زیاتر ئەوەی کە جیاواز دەکات باز بوارێک کا بواری بەیت و بالۆرە یاخود پیاهەڵدان یا بە سەرداوتن کە چەند وەختە باوە لە بینی گۆرانی بێژە میلیەکانە بەرنامەکەی ئێمە شێوازی پێشبڕشەیە لە بینی دوو هونەرمەندی میلیە دوو گۆرانی بێژی میلی باشترەکە بڵین کە ئێمە لە شێوازی قورعایە ناوەکانە لێرە هینی دەرەوە دوو گۆرانی بێژە بن بە میوان ئەو دوو گۆرانی بێژە بە هەمان شێوە بابەتێک کە خۆمان تا ئێستاش نازانین چیە و کاتێک کە هیچێک لەم دوو بەڕێزە بابەتەکە ڕاشێشن لەسەر ئەو بابەتە ئەمانەیە گۆرانیمان بۆ بڵێن یا بە شێوازێکتە بڵێن شعرەکانیان ڕێکخان گۆرانیەکە لەسەر ئەو تەوەرە بڕوات ئەو کاتە ئەو لەژنە سەنگانە بەڕێزەی کە ئەمڕۆ لامان میوانن کە لەم بەڕێزە خۆشەویستانە پێکاتون ئەگەر کاکزایر عەزەب چێشە مایکەکان با دەدەستی ئەو بەڕێزانە لایەنە هونەرمەندی خۆشەویست کاک سابیر کوردستانی زۆر بە خێراتنی یەکەم کاک سابیر وەکو گۆرانی بێژ گۆرانیەکان هەڵسەنگاندی بۆکە لەگەڵ برادرانی دووزنەکە کاک سابیر بەخێربێت زۆر سپاس دەکەمە قوربان کاک سابیر جەنابی شت کاتی خۆی لە گۆرانیە پێمە بە باسی شیربایی و ئەو شتانت کردووە لەبەرەوە ئێمەش جەنابمان دیاری کرد هەمووەکو هەڵسەنگاندنی دەنگی گۆرانی بێژەکە هەمووەکو ئەوی کە جەنابش لە بواری شعر نووسی نیشان من دڵنیام کە دەستە هەبووە لە شعری لیریک و دانانی ئاواز و گۆرانی و ئەو خزمەتی هونەری ڕەسەنت کردووە بەخێر بێت. بەڵێ سوپاس دەکەم. بەڵێ من ئەتوانم بڵێم لە ناوەڕاستی هەفتاکانە چەند گۆرانیکی کۆمەڵایەتی مودوەکو گۆرانی کچ ئەڵێ منیاندا بەشوو شیربایی کچ بەنا بەدڵ گەردرا بەشوو و گۆرانیەکی کەشم هەیە تا ئێستا زۆر بڵاو نییە یعنی زۆر ئەتوانم بڵێم خەڵک گوێبیستی نەبووە ژنی بەدژانە و ژەنگی ژیانە ئیتر کۆمەڵی گۆرانیم هەیە کە لەسەر ئەم بابەتە بابەتی کۆمەڵایەتی. زۆر سپاس کاک سابیرجان بەخێر بێ ئینشەڵا لە کاتی بەرنامەکەشا زیاتر لەسەر تەورەکان هەمووی باسیەکەین. میوانێکی خۆشەویستمان لێرەیە کاک محەممەد مەردان ڕۆشنبیر و لێکۆڵەر لە بواری کولتور و لە بواری فۆلکلۆر و لە بواری هونەری میلی و ئەتوان بڵم لە سەر جەمکە لە پوری کووردا شارەزایەکی تەواو هەیە بەخێر بێ کاک محەممەدجان. زۆر سپاس کاک جەزات دەستخۆشیەم بەرنامەیەتان لێکەم. زۆر سپاس کاک محەممەدجان. ئێمە نەزانم بەڕێستان ڕاتان چییە لەسەر ئەو گۆرانیە میلیانەی کە جەنابەت من ئاگادارم زۆر متابعی بۆ شتانە هەندێک گۆرانی هەیە کە کەلیماتەکان هەرەوەیە ڕێگەخرێ هەندێک شانەیە سوودی هەبوو بۆ کۆمەڵگا وەکو کاک سابیر ئاماژەی پێکرد. لە ڕاستیە گۆرانی کۆنترین بەشی ئەدەبی فۆلکلۆرە و هەموو نەتەوەیەک شانازی بە فۆلکلۆری خۆیەوە کا بێگومان گۆرانی میلی ئەتوانم بڵێم بووە بۆ تۆمارکردنی مێژوو و فەرهەنگ سازێکی گەورەیە بۆ نەتەوەکەمان پڕە لە وشەی جوانی فۆلکلۆریکە فەرهەنگ سازی کورد کەڵکی لێبینێ لە هەمان کاتە ڕوودا و بەسەرهات و دەیان خۆشەویستی و ئەو جۆرەشتانە لە ناو گۆرانیە میلیەکانە تۆمار کراوە. دەست خۆش کاک محەممەدجان ئینشەڵا لە کاتی بەرنامەکە زیاتر ئەچینە سەر تەورەکان و ئەو بابەتانی کە لەسەرەوە و هەروەها برای خۆشەویستمان کاک محەممەد پاکش کە بەڕاستی شاعیرێکی لاو خۆشەویستە کە زۆر خزمەتی بە هۆنراوی لیریک کردووە هۆنراوی لیریک کە تایبەتە بە گۆرانی بۆیە ئەو شماندیاری کردووە بۆ ئەم بەرنمەیە لەبەرەوەی گوێ لە شعرەکانی ئەو گۆرانیانە بگرێت کە ئەو دوو هونەرمەندە میلیە ئەو دوو گۆرانی بێژە میلی پێشکەشەکان هەڵسەنگانی خۆی هەبێ بۆ شعرەکە ئایا شعر ئەو گۆرانەیە کە ئەوتێ هەر ئەوەیە ئەخیری کۆپلەکان وەکو یەک بێ یا بابەتەکە پێچێریان ناوەڕۆکی تیا بێت بەخێر بێ کاک محەممەدجان. زۆر سپاس منیش لە جێ خۆمەوە دەستخۆشیتان لێ یەکەم بەڵام وەکو ئەزمون و وەکو تەمەنیش پێم خۆشە سەرەتا مامۆستا چالاک وەکو نوێنەری شارە خۆشەویستەکەمان شاری کەرکووک ئەو قسە بکات دوای ئەوە من لە خزمەتتان نابم. مامۆستا چالاک بەخێر بێ مامۆستا زۆر سپاس مامۆستا چالاک بەڕاستی منەمەوێ ڕای بەڕێزیان وەربگرم لەم بواری هونەری میلیە کە پێوترێ گۆرانی میلی یا مۆسیقای میلی ئەو گۆرانیانەی کە بەسەراوتن بووە یاخود گۆرانی میلی بووە ئەم بەتایبەتی و بوارەی کە پێوتێ هونەری میلی شات یعنی بەزم و ئاهەنگ و ئەو شەوچەرە و لای خۆمان گعدەشی پێوترێ وەبزانم لە کەرکووکیش هەر شتێک لەو بابەتە هەیە لەبەرەوە ئەمە مامۆستا چالاک خۆی ئاماژە بە بەڕاستی دیارە تەوەرێکی جوانتان دەستنیشان کردووە ئێمە بمانێ و نەمانێ ئەم جۆرە هونەرە بەشێکی زیندووی مۆسیقا و گۆرانی کوردیە هەر لە کۆنەوە یعنی پێش ئەوەی کەوا تۆمارکردن بێتە ئاراوە دیارە لە دیۆخانەکان و لە دێهات و لە شار و شارۆچکەکانە
چەندها ساڵ ئەم هونەرە زیندووە کاری پێکراوە بۆتە ئەرشیفێکی گەورە بۆ ڕەسەنایەتی و بۆ ڕێچکە بۆتە ڕێچکەیەکەوە زۆربەی هونەرمەندانی ئەم دوایش لەسەر ئەو شێوە کاریان کردووە بە تایبەتیش ڕەنگە بڵێم لە ساڵانی شەستەکان بەدواوە هەموو هونەرمەندان نەیانتوانی و هەموو دەنگخۆشەکان ڕووبکەنە ئەو کاتە تەنیا بەغا هەبووە لە کوردستانی خۆمانە ڕەنگە زۆر لەو تۆمارانەی کەما بێتەوە بۆمان بە تەجیلی گرۆندیکی ئەو کاتەوە بە باڵەبان و نمونەی ئەحمەد داودە و لە دانیشتنی ماڵانە لە دانیشتنی ماڵانە زۆر لەوانە بووەتەوەی کەوا ئێستا بەڕاستی ئەتوانی ئەو میلۆدیانە بەکار بهێنرێ بە شێوەیەکی ئەکادمی و جوان کاری پێ بکرێتەوە ترەوە قسە زۆر هەڵەگرێ ڕەنگە بە چەند بەرنامەیە کۆتایی لە کاتی بەرنامەکە زیاتر چین سەتەوەرەکان مامۆستاجان ئەمانەیە کاک محەممەد پاکش ئەگەر وتەکەی خۆی پێشکەش بکات من پرسیارەکەتەنم لە بیرە سپاس ئەوەی کە منی زانم لە گۆرانی و شعری میلی و هونەرمەندی میلیە بەرپرسیارەتی وشە تۆزێ کەمترە وەکو ئەو شیعرانە نین کە شاعیرێک دایناوە ئەم شاعیرە چوارچێوەیەکی بۆ داناوە ئەو گۆرانی بێژە بۆی نیە لەم چوارچێوەیە دەرچێت و هونەرمەندی میلیش چۆن بە خەیاڵیادی ئاوای شعرەکاڵێ زۆر بەرپرسیارەتی ئەنجامەکەی هەڵناگرێ بۆیە پێم وایە جگە لەوەی کە تەنها وەزن و قاڤیان کێش و سەروە بە تەنها بەز نییە بۆ ئەو گۆرانیە میلیانی کە ئەوترێت بەڵکو مەبەستەکەی ئامانجەکەی زۆر جارەوە نیە بۆ لەدایکبوونی مناڵێک وتراوە ئێستا بووە بە ئەرشیفێک بووە بە خەزێنەیەک بۆ ئێمایان زۆر جار بۆ هەر ئاهەنگەکان ئاهەنگی بووکوزاوە و ژن و مێردایەتی ئەوانە کراوە بەڵام لە ڕووی بەرپرسیارەتی وشەکەەوە زۆر بەرپرسیارەتی هەڵناگرن بۆیە چۆن بە دەمیانە هاتۆ ئەوای وتویانە بەڵام لەناو هەموو ئەوەشە ئەوەی کە باشترین مانای هەیە ئەوەی کە زۆرترین خزمەتی کردووە ئەوە زۆرترین گرنگی پێدرێت هیوادارم هەڵسەنگانی بەڕێست و لیژنەکە لەسەر ئەو ئەساسانە بکە باسمان کرد پاش کەمێکتر ئەچینە سەر ناوەڕۆکی بابەتەکان بەس پێشەوە پێم خۆش بکەوە گروپی مۆسیقاش بناسیێنم کاک پێشکار کەوا بە کەمانچە بەشدارە کاگاریان بە ئەمێری سنتور کاک سەرکەوت بە باڵەبان و کاک نەوزادیش بە ئەمێری زەڕب کەەوە ئەمێرانش هەر خزمەتی هونەری میلیەکەن ئەمانەیە لەو سایرە دوورکەینەوە کە ئامێری ڕۆژاوایی بەکار بێت ئێمە لە شوێنێک ئەم بەرنامەی پێشکەشەکەین کە ناوی چاخانەی شعبە ساباتێکە بۆ هونەرمەندان و ڕۆشنبیران پێمان خۆشەکەوە لە ئیدارەی چاخانەی شعب کاکیوە فەرمێ بۆ بەرنامەکە و میوان لەگەڵمان دانیشێ کاکیوە بەخێر بێت کاکیوە جان بەخێراتن دەکەم کاکیوە ئێمە ئەمانەیە بە ناوی هەموو هونەرمەندانەوە بەڕاستی بە ناوی خەڵکی شارەکەشەوە سواسی بێپیان ئاڕاستی چاخانەی شعب و سەرجەم بەڕێوەرانی چاخانەی شعبەکەین کە هەمیشە هاوکارمان بوون لە پێشکەشکردنی زۆرێک لە کۆنسێرت و ئاهەنگ و مەراسی ڕێزێنان و یعنی بەڕاستی چاخانەی شعب بووە بە کلتورێک بۆ شاری سلێمانی ئەگەر خۆت باسێک لەبارەی چاخانەی شعب بۆ بکەیت سپاس سافە جوانە و بۆ هەم تەلەڤیزۆنی خاکش و هەم تەلەڤیزۆنی گەلی کوردستانی ئێمە بە ناوی چاخانەی ساوی چاخانەی شعبەوە دەستخۆشیتان یەکەی بۆ بەرنامەکەتان نەکەر ئەم بەرنامە هەموو بەرنامەکەتان جوانە خۆشتان جوانن و ئەم بەرنامەی ئێستا کە جوانەکەی لەوایە کە لەناو چاخانەی شعبە پێشکەشێکن ئەوە هەم بەنسبەت ئێمەشەوە بەنسبەت شاری سلێمانیشەوە کە پێم وایە ئێرە کۆنترین شوێنە لە ساری سلێمانی کە تا ئەسما بێتەوە دەستخۆشیتان یەکەی بۆ بەرنامەکە و هیوای تەمەندێشان بخواردی و سەرکەوتوبوون ئێمە سپاسی بەڕێز دەکەین حەزەکەم بچینە ناوەڕۆکی بەرنامەکەەوە کاتێەوە تۆ کاکە عەبدوڵڵا یا خۆیەکە بە گوڵی بامێ یا خۆیەکە بە یا گوڵی تەماتە دەریکای بە هەر حاڵ ئێستا کاک عەبدوڵڵا جان ئێمە ئەمانەوێت بۆی نەعەدالەتی و شتانە لە بەرنامەکەیە پەیڕەو نەکەین دوو هینمانداناوە ئەو کەشکۆڵە چیە شتە میلیە بابەتە یەکیشان بابەتی گۆرانەکەی تیاکە گۆرانی لەسەوتە یەکیشان ناوی ئەو هونەرمەندە بەڕێزانەی کەەوە بەشدارە بن ئەمانەیە جەنابەت ئەگەر ئێستا دو ئەوە هەندێک قسەی لەسەرەکەین دەست بکەی بە ئەیبنەوەی بە تورەکەیشان نەبزانین چ گۆرانی بێژێک ئێتە کابڵاگا لە خۆ دوو پشتیانە بێت وڵای من یەکەم لەوە تەزانماریدا کەسیشی پیاگەمەگەماریشدا خوێنی خۆ لەسەر خۆ جاسا بزانین بەخە دیاوەری چیە بێ چ گۆرانی بێژەکە بێ کاکە ڕزگار ئیسماعیل میوانداریمانەکە لەم بەرنامە قەشەنگەیە پێمان باشە کاکە ڕزگار ئەگەر ئامادە بێت با فەرمێ بۆ کۆڕ و کۆبوونەوەکەمان لێرە ئەو کاک ڕزگارەڵەن ئەوش کەلیمە جووتەکە وەکو چۆن دیوار وایە
چۆن دیوارێکەوە هینەکەی با بزانین ئەمڕۆ کاگرزگار فەرموو بەخێر کاگرزگار جان ماوە تۆ جەنابە یەک ناوی تریشە بێ ڕابچێشی ئەم تورەکەیان تایبەتە بە جەنابە باشە ئەمەی کیان بزانیم ئەم منافەسەی کاگرزگار ئەبێ چێ بێ یا الله وەڵا ئەمەیان کاگە کاروان شارەوانیە جەنابی با فەرمێ بۆ کۆڕووکۆبوونەوەکەمان ئەنجا بزانین ئەم دووکەوە چۆن بەرامبەر بەیەگە خوێنن بزانین کامیانە بەزێنێ تر نازانم بزانین کاکەرزگار لەو بوارەیە تا چەند شارەزایی هەیە و تا چەند توانیوێتی سەرکەوتوو بێ حەزەکەین لە دەمی خۆیەوە گوێبیستی ئەو وشانە بین کە جەنابی کاری تیاکە فەرموو کاکەرزگار زۆر سپاسانەکەم زۆر سپاسی جەنابی شتەکەم کاگا بڵا سپاسی ئەو بەرنامە تایبەتەکەم کە ئەم شەو دیاردەیەکی جوان ئەخۆڵقێنین ئیشەڵا من زیاد لە چارەکە سەدەیەکە لەگەڵ ئەم گۆرانیە میلیانە هەڵسو کەوت دەکەم بوارەکەی خۆم زۆر بە باشزانم زۆر حەزلێتی زۆر هیوایەتم بووە لە هەر لە مناڵەوە هیوایەتمەوە بووە لە گۆرانی مەجلیسیە لە گۆرانی ئاهەنگەکانە زۆر بەشداریم کردووە لە بۆنە ئاهەنگەکانە لە بۆنە نیشتیمانیەکانە کۆپلە و کەلیماتی حڕماوتووە بەدڵی خۆماوت زۆر نەبووە کاگرزگار ببوورە سەگە پێوەڕم وا بزانێ ئێستا و مەجلیسەیەکە باسێکە لە مەجلیسیا کە عەبدوڵڵاش وا بزانێ برای زاوایە لە پەناتەوە دانیشتووە مهم ئەم ڕۆشتێکمان بۆ بکەی بۆ بینین چکە لە بینی تۆ کاکاروانە دیارە هینەکەیە ئەو پێشبڕکێ هەیە لەسەر و بابەتێک کە کاکزایی تۆزێکتر زانێت چێ بێ بە قسمەت و نسیبیەوە ئەو کاتەی ترە بێەوە ئەسپی خۆتەوە بی زین ئەوەی بۆمان کرایکەین زۆر باشە کە ئەڵژەم بورە بزانین کاکاروانش بەمان شێوە بزانین کاکاروان ئەویش بە هەمان شێوە لەو بوارەوە بزانام دەستێکی باڵایەوە خەڵکی دیار و ناسراوە هیوادارم ئەم شەو کۆڕووکۆبوونەکەمان بە دەنگە زوڵاڵەکەی جەنابێش هەروە خۆش و بەگەعدەیەکی خۆش ساز بکەن بزانین جەنابیشی لەو بوارەیە تا چەند شارەزایی هەیە و خۆتمان پێ بناسی زۆر سپاس لە خزمەتانە منیش بە ناوی خۆمەوە پێشەکی سپاسی هەموو ئەو خۆشەویستانەکەین کە بەشداریانێ لەم ئاهەنگە خنجیلانەی شەڵا هیوادارم شتێکی باش بخینە بەرگوێ هەموو بینەر و بیسەرێکی خۆشەویست منیش کاروان شارەوانی 8 ساڵە لە بواری هونەرە ئیشەکەم هونەری میلی پێڵێن ئیتر لە بۆنەوە ئاهەنگەکانە لە زەماوەن لە شایی و لە دانیشتەکانی ماڵانە و بۆم بە خۆشحاڵەزانم بتوانم ئەگەر بتوانم خزمەت بکەم کابراڵێکی ئەڵم با تۆزە گەرمیکەین بەرنامەکە بەڕاستی گەرمیەکەن هیوای سەرکەوتنیان بۆ خوازم جا هیوادارم ترم شۆ و گەرمکردنە ئەوەنە گەرمە خۆشمان گەرمامانە هەر تۆ دەست بە تورەکەی لای ئەتەسەمەوەی خۆمان کەوتم هەدێ یا ئەڵڵا ئەو مایکە بەم بزانین بۆ هەردووچیان سەوتەوەرە گۆرانیڵەن ئێستا کامیان یەکەم جا گۆرانەکە ئەڵەن مهمە لەسەر شاری هەڵمەت و قوربانی شاری شاعیران ئەدیبان نووسەران شۆڕژێران سلێمانی لەسەر سلێمانی ینی هەردووکتان یەکی 5 جەقەبۆتان هەیە لەسەر شاری سلێمانی گۆرانی بڵێن هەرەوەی شارەکەم سلەیمانی شارێکەم سلەیمانی جێگەی باو با پیرانی شارەکەم سلەیمانی جێگەی باو با پیرانی ئەوەی دۆستە پێی شاد بێ شێر بێ دوژمنەکانی لە دڵدا خۆشم دەوێت سێندم بە میهرەبانی شاری هونەرمەندانی چونکە شاری شاعیرانی شاری سەرکردەکانی شاری ڕۆشنبیرانی شاری مهەندیسانی عشقی ئەو باڵای بەرزەم بۆتە زلەی خایسانی جوانترین شارە بۆیە ماڵی هاتە سلەیمانی ماڵی هاتە سلەیمانیە
دەست و گۆرانی لە دڵدا خۆشم دەوێی ئەی شاری سلەیمانی سەد بریا بمردمایە سەد بریا بمردمایە یانە لە قەبرسانی وەڵڵاهی پێم خۆشە گشتی گەڕاکەکانی مەڵبەندی سلەیمانی چون مەڵبەندی شێرانی مەڵبەندی شاعیرانی ئافرین شارەوانی چۆنن بەندەت پێزانی چۆنە بەندەت پێزانی هەستام کەدیم بەفرە باری وایە باری وایە باری وایە باری وە بەیانی لە خەواستام کەدیم بەفرە باری وە بینیم شاری سلەیمانی بینیم شاری سلەیمانی تارای زێڕی پۆشیوە زۆر لە مێژە دوژمنی وەڵڵاهی تۆقیوە ئەوەی دوژمنی هەیبوو لە مێژە لێی تۆقیوە وەڵڵا شاری سلەیمانی وەکو گوڵا غەمڵیوە وەکو گوڵا غەمڵیوەیە سندم بە خوداوەندە بەوەی بە حەواوە هەر دەبێت لێرە بمرم بۆ خۆم قەولێکم داوە شاری سلەیمانی بەهاشتێکی ڕازاوە ئەخدا بۆ خۆی دەیزانێت تاریخ نیشانی داوە هاری مەڵبەندی شێران لە دنیادا بناوە شاری مەڵبەندی شێران لە دنیادا بناوە ئەو شارە پڕ خوێناوە بەهەشتە قیبلەگایە سڵاو لە شاری سلەیمانی بەهەشتە قیبلەگایە لە دڵدا زۆر شیرینە هەر دڵی باشگایە سڵاو لە مامەیارە و سەچنار و ئەو سەرایە سڵاو لە مامەیارە شەم شوێنی خۆشی تایە سەر چنار گەلێ خۆشە لەو بەردەرگی سەرایە بە سلەیمانی وە نەبێ یەک کەلیمەم بۆ نایە شاری سلەیمانی نەبێ ئێمە چیمان کردایە لە دە زوڵم و زۆرداری پەنای شێمان بردایە پەنای شێمان بردایە ئەرەوەی سەد ماشەڵڵا چەند جوانە لە دووی دەمە دێوانە سلێمانی شاری خۆشە چون شاری شاعیرانە ئەم شاری ئەدیبانە هەر دەبێت لێرە بمرم نێنان جێ قەت برسانە سڵاو لە لەشتێمانی سڵاوێک لە سلێمانی جێگەی شێرە مەردانە باشتی ڕووی جیانە گەڕەکەکانی خۆشن بەماڵە شێخ مەولانە لێرە ئەو بەندەی دەڵێم کاروان چاچی بزانە مەڵکەنیمان زۆر خۆشە و لەگەڵ سابوون کەرانە کانسکان کۆنە گەڕاگیان لەگەڵ جوولەکانە خەباتمان لە بیر ماوە جێی مەڵبەندی کوردانە جێی مەڵبەندی کوردانە
ئەوەی سلێمانیم لەلا خۆشە دەنازم بەو شارەوە سلێمانیم لەلا خۆشە دەنازم بەو شارەوە ئەما قسەی دڵمیشە نەک بیڵێم لە زارەوە ئەما قسەی دڵمیشە نەک بیڵێم بە زارەوە ژیان بە فیدای سلێمانیم لە پار و پێرارەوە ئەگەر سلەیمانی نەبێ هەموو دەین بەلارەوە دوژمنی سلەیمانی گشتیمان بەزدارەوە گشتی بە سێدارەوە دوژمنی سلەیمانی کردمان بە سێدارەوەیە یاخوا بەخێر بێنەوە هەر تەمەندریێش بن دەنگ تا هەرواز وڵاو بێ بەخێر بێنەوە کاکەەوە دیارە حەماس گرتوێتی لە پەنای کە عەبدوڵڵاه دانیشتووە ماشەڵڵا کە عەبدوڵڵاه باشەوە بەسەر ئەم شارەزلەیە گۆرانی ئەگەر تۆ بڵێن بەسەر شتێکی بچووکە گۆرانی بڵێ بڵێن گوڵی بامێ بۆ نمونە ئەتوانی بڵێ کورێنە وەڵی کاکە ئەم بەندانی ئەوانێ لەمە هەر نایزانم کاک عەبدوڵڵاه جان بازم کاک زایرەگە بە تۆ بڵین یەک کۆپ لە بۆ گۆرانی زیاد بکە قەدوتو دەگۆرانیشتووە من بمبورن هەرچەند لە واری گۆرانی فۆلکلۆر و هونەر میلیەکانە نیش و شارەزایش بەڵام نا ببوورێ ئەنی مەرسەم ئەوەیە کە من کەلیمات و پێهاڵدان شتانە نازانم بەڵام ئەگەر بمێ کۆپلێ زیاکم بۆ بەندەکانی کاکاروان و کاکڕزار ئەڵێم چایخانەی شەعب لە سلەیمانی جێی حەوانەوەی ئەدیبان و نووسەران و گشت هونەرمەندانی لەگەڵ گۆرانی ڕێکی چایخانەی شەعب لە سلەیمانی جێی حەوانە و هونەرمەندان و ئەدیبانی هەڵای باوکم ئەی جووتی کرد وەڵا دەست خۆڕوا کە عەبدوڵڵاه جان بەڕاستی ئەمە پێشی کۆتایی بەرنامەکە بێنم شتێکی خۆشمان بۆ بجێڕیتەوە یا قەت گۆرانی نەوتووە باوەڕێ بێ یا لێرە نایڵێیت ناوەڵی کاک جەزا بەخوا من گۆرانی جارجا وتووە بەڵام ناتوانین شتێکمان بۆ بڵێ پۆرێ سیا چەمانەیە خۆ بۆ جلانەوە بەڕاستی خیوە حەزەکە گۆرانیتان بۆ وەڵا پێمان خۆشە نیڵم باشترە ئێوە برادران حەزەکەم بیڵێن کاکی چاقانە شعب دێرە ژێرێدنی بووە ساعتەکە خەوتووە دەوڵام مەیڵە مادەمانەمان ساعتێک خۆتووە تا خەبەری نەبێت دایڵێن کاکە جان دەستخۆشی مادەوە بەکای زایی بێ بەخسەمەکەی ئەو ئەرکەمە بەسەر شانیەوە دەستخۆشی لە هەموو برادرانەکەین لە مەسابە ڕێزانە گۆرانێ بێژە خۆشەویستە وا بزانم ئەوەش پیاز نییە بۆی کە بڵێم لە بەرنامەیەکی ئاوا هەڵسەنگاندن بۆ دوو هونەرمەندی میلی ئاوا بکرێم هەڵبەتەیەوە خۆتان خەڵکیی دیار و ناسراون خەڵکێکن کە بەڕاستی جێدەستان دیارە هیوادارم ئەم بەرنمەیە بێتە بۆی کەوا هەندێک بۆ ئەوی کەلیماتی جوانتر و خۆشتر پێشکەشی بینێنەرپەن و هیوای تەمەندرێژی و دەنگزوڵاڵیدان بۆ خوازیین ئێسش کاکزایر بە مەقامەکە کۆتاییمان بە بەرنامەکە بێنێمە زۆر سواسێکەین فەرموو بەس مەقامەکە نەکەین منیش ئەڵێم تەمان دەستخۆشی لە لیژنە و لە هەمووتان لە برادرانی کامێرەمان و ئەم سازانی بەرنامەیە من ئەڵێم هەنێک کەس هەن وەک ئەستێرەوان ئەگەر دیاریش نەبن گرنگ ئەوەی هەن گرنگ ئەوەی هەن وەکو ئەستێرەوان هەن وجودتان هەیە و دەستخۆشیتان لە یەکەم و دەنگتان هەل لەبار بێت و چونکە ئێوەن جوانی شارەکە بگونای شعبەکانەوە برادران شاری سلێمانی مەقامەکەی ئەی شارەکەم نازانم تۆ چینی خوێن و تاسەی منی یان من تا مەزروی خاکتم بۆ یار چەند شەوی ژینم لێ تاریک و شەوە زەنگ بێ
تەمەنی شیرینم لە خەمە پڕژاور و ژەنگ بێ خۆشەویستی نێوانمە خۆشەویستی نێوانمە نیز نایەڵێ لە تۆ دوور بم هیچ نایەوێ وەک باڵداری تەری ئەی شارەکەم کە لە شاعیرێکیان پرسی ئەی شارەکەم کە لە شاعیرێکیان پرسی چۆن عەشق و خۆشەویستی پاریست کردوتە خوڵیا چۆنە نایگۆڕیتەوە بە هەموو شارانی دنیا لەبەرەوەی کە زیندووە لەبەرەوەی کە زیندووە بزێ و سەر بەگێ چەڵ و نەمر بۆ سلەیمانی بۆیە منیش داوەستۆی ناخەوە بەگوێی تۆدا چرپێنم وەڵێم ئەی شارەکەم تا بمێنم خوێنم شاری وەک تۆیەوێ دڵم یاری وەک تۆیەوێ بولبولی سۆز و کەڵکەڵم هەر بەهاری وەک تۆیەوێ هەر هەواری وەک تۆیەوێ ئەی